90 بنکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان کراونەتەوە، 18 بنکە لە هەولێرە، لە سلێمانی 22 بنکەی تۆمارکردنی چەک هەیە، لە دۆک 14 لە هەڵەبجە 6 لە ئیداری ڕاپەڕینیش 8 بنکەی تۆمارکردنی چەک کراونەتەوە کە بە شێوەیەکی بەردەوامکاری تێکراوە وەک گوتەبێژی پۆلیسی زاخۆ باسی کرد 24 کاتژمێر ئەوان کاریان کردو و ئەم شەویش تا کاتژمێر 12 شەو چاوەڕێی هاوڵاتیان ئەکەن بۆی بێنچەکەکانیان تۆمارکەن. لە ئیداری گەرمیان 6 بنکە هەیە، لە ئیداری سەربەخۆی سۆران 9 بنکە، لە ئیداری سەربەخۆی زاخۆ 7 بنکە و هەروەها لە ئاکرێ 2 بنکە هەیە بۆ تۆمارکردنی چەکی بێمۆڵەت. کۆتایی هاتنی پرۆسەکە لە 21 حوتی 2023 کۆتایی پێدێت، واتە سبەی هیچ وادەیەک نەماوە بۆی چەکەکانتان تۆمار بکەن. هەر کەسێکیش لە دوای سبەیەوە چەکی بێمۆڵەتی بەدەستەوە بگیرێت سزای یاسایی تون دەدرێت و تۆمارکردنی چەکەکانیش بێ بەرامبەرە بۆ ئەوەی ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێت و خەمی تێچووی تۆمارکردنی چەکەکانیان نەبێت.